لە یەکەم ڕۆژی ڕەمەزاندا ئەو سێ خاڵە لە بەرچاو بگرە. یەکەمیان بە دڵێکی ڕاست و دروست ڕووبکە خوای پەروەردگار و دڵت ساف و پاکەوە بەرامبەر بە هەموو خەڵک، چونکە هەر کەسێک لەگەڵ خوای پەروەردگاردا ڕاست بێت بەرامبەر خەڵک دڵی ساف بێت، خوای پەروەردگاریش ڕاستی بۆ دێنێ و دەیخاتە سەر ڕێگای ڕاست. دووەمیان هەروەکو چۆن کەسێک ئەگەر خەڵات و دیاریەکی لەلایەن کەسێکی دەسەڵاتدار و دەوڵەمەندەوە بۆ بێت چەندە خۆشحاڵ دەبێت، تۆ هەزار ئەوەندە بەو مانگەیە دڵخۆش بە پیرۆزبایی لە خۆت بکە، چونکە ڕەمەزان خەڵاتی خوای میهرەبانە بۆ ئێمە. سێیەمیان بەرنامە و پلانێکی تۆکمەت هەبێ بۆ کار و عیبادەتەکانی ئەو مانگەیە، چونکە نەبوونی بەرنامە و پلان لە هەر کارێکدا کاتت بە فیڕۆ دەدات و کە تەماشا دەکەی ڕەمەزان تەواو بووە هیچی واد نەکردەوە و تەنانەت هیوا هەیە ختمێکی قورئانیش ناکات، دەیکەواتە ژیان دەرفەتە و ڕەمەزانیش دەرفەتێکی کورت و زێڕینە با لە دەستمان نەچێت.